بە کۆتایی هاتنی دەورانی سەرۆکایەتی باراک ئۆباما و دەستپێکردنی خولی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ لە کۆتاییەکانی مانگی داهاتوودا باسی شێواز و ئامانجەکانی سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئێران لە 4 ساڵی داهاتوودا زۆر گرینگە. سەرهەڵدانی داعش و هەوڵەکان بۆ تێکشکاندنی شەڕی ناوخۆی سووریا و کێشەی ئێران و ڕێکەوتنی ناوەکی سێ لەو خاڵە گرینگانن کە ساڵانێکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. لەگەڵ ئەوەی زۆر لە چاودێرانی سیاسی لەسەر ئەو باوەڕەن کە شەڕی ناوخۆی سووریا شەڕی دەسەڵاتە ناوچەیەکانە و بەبێ ڕێکەوتنی ناوچەیی و نێونەتەوەیی کۆتایی پێنایێت، هەندێک لە شارەزایانی سیاسی لە واشنگتن پێیان وایە قەیرانی سووریا و ڕەوشی ئێستای پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ڕێکەوتنی ناوەکی نێوانی ئێران و 5 جلهێزی جیهان. بەشێکی گرنگ لە هۆکارەکانی لاوازی و کەمتەرخەمی ئەمریکا لە سووریا بۆ ئەوە بوو ڕێکەوتنی ناوچی لە ئێران نەکەوێتە مەترسیەوە. ئەم کەمتەرخەمیە زیاتر لە 400,000 کوژرا و بە ملیۆنەها ئاوارەی لێکەوتەوە. پێم وایە دەکرا ئەمریکا سیاسەتێک بگرێتە بەر کە ئەوە ڕووی نەدایە. بە نسبەتی داعش بەهۆی ئەوە ئەم گروپە لایەنگری ناوچەیی نەماوە و سەرجەم لایەنە ناوچەیی و نێونەتەوەیەکان حەز بە ناوبردنی دەکەن، ئەگەرچی بۆ ئەم مەبەستە پێکەوە هاوکاری ڕاستەوخۆ ناکەن، چاوەڕوان دەکرێت سیاسەتی ئەمریکا گۆڕانکاریکی ئەوتۆ نەبینێت و ئەمریکا بەردەوام بێت لە کەڵگوەرگردن لە هێزە خۆجێیەکان لە سووریا و عێراق و بە تایبەت کوردەکان، هەروەها ڕاوێژکاری سەربازی و یارمەتی چەک و تەقەمەنی بەو هێزە خۆجێیانە و پشتیوانی ئاسمانی بۆ لە ناوبردنی داعش. ئەمریکا ناتوانێت بۆ چارەسەری قەیرانی سووریا یا لە ناوبردنی داعش هێزی سەربازی زیاتر لەوەی کە ئێستا وەک ڕاوێژکار ناوچەکە هەیەتی بینێرێتەوە ئەم ناوچەیە. گۆڕینی شێواز و ڕواڵەتی گشتی بەڕێوەبردننی سیاسەتی دەروی ئەمریکا و بەکارهێنانی زیاتری هێزی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنیا بە بڕیاری سەرۆکایەتیان بڕیاری سیاسەتوانانی ناواشنگتن ناکرێت. هاوڵاتیانی ئەمریکایی دەبێت بە گشتی بە گۆڕانکاریە رازی بن، چۆن ئەوانن کە دەبێت ناڵەکانیان بنێرنە بەرەی پێشەوەی شەڕ و گیانیان بخەنە مەترسیەوە. ئەمە گۆڕانێک بۆ ساڵ و دوان نییە و کاریگەری ئەم گۆڕانکاریانە بۆ ساڵانی زۆر لە ژیانی ئەمریکایەکان و ئەم کۆمەلگایە ڕەنگ دەداتەوە. زۆربەی چاودێران و شارەزایانی سیاست لە ئەمریکا و لەوانە ئەو کۆمەڵە پسپۆڕەی ڕۆژی چوارشەمبە 14 ئەم مانگە لە ڕێکخراوی بەرگری لە دموکراسیەکان لە واشنگتن کۆببوونەوە لەسەر ئەو باوەڕن کە ئەگەرچی زۆر دژوارە سیاسەتی ترامپ بەرامبەر بە ئێران لە ئێستاوە مەزەن نەبکرێت، بەڵام ترامپ ناتوانێت ڕێکەوتنی ناوەکی هەڵوەشێنێتەوە. ناکرێت ڕێکەوتنی ناوەکی بە یەکجارێکی بخێنە ئەولاوە، دەکرێت لە بەڕێوەبردن و چاودێری مەرجەکانی زۆر ڕشت بین. لە هەمان کاتیشدا گەمارۆ بخێنە سەر سوپای پازاران و ئەو بەشە لە ئابووری ئێران کە ئەوان کۆنتترۆلی دەکەن، بەڵام ناتوانین گەمارۆکانی سەر بانکەکان دووبارە بخێنەوە گەڕ، چۆن ئێران هاوپەیمانی و ئەوروپایەکانمانن کە بەرژەوەندی ئابووریان دەکەوێتە مەترسیەوە. ئەمە وەک ژێرپێنانی ڕێکەوتنەکە چاولێ دەکەن و لێمان قبول ناکەن. بەڵام کێشەکانی نێوانی ئێران و ئەمریکا کە مێژوویەکی نزیک بە 40 ساڵەی هەیە تەنیا کێشەی چالاکیە ناوەکیەکانی ئێران نییە. ئایا ترامپ لە پەیوەندی لەگەڵ کێشەکانی دوولایەنەکە بە ڕێگای ئۆبامادا دەڕوات یان هەڵوێستێکی جیاواز دەگرێت؟ دەکرێت ئەمریکا تشک بخاتە سەر کێشەکانی تری پەیوەندیدار بە ئێرانەوە، وەک پشتیوانی ئێران لە تێرۆریستان، وەک پێشێلکردنی بەردەوامی مافەکانی مرۆڤ و ژێرپێنانی مافە کەمایەتیە ئاینی و ئتنیەکان. ئۆباما نەیویست ئەوە بکات، بەڵام ڕەنگە ئیداری ترامپ ئەم کێشانە بێنێتەوە ناوکایە و جەخت بکاتە سەری. لە کۆتاییدا چ دموکرات و چ کۆماری خواز لە واشنگتن لەسەر ئەو باوەڕن کە ئەگەرچی هەڵوێستەکانی دۆناڵد ترامپ بە پێچەوانەی باراک ئۆباما زۆر پێشبینی ناکرێت و بانگەشەکانی کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردنیش ناوێت زۆر بە جددی وەربگیرێن، بەڵام ترامپ وەک سەرۆک کۆمار لە بەراورد لەگەڵ ئۆباما لە کاتی سەرۆکایەتی دەستی بۆ گوشارخستن لەسەر ئێران زۆر ئاوەڵاترە، چۆن ڕێکەوتنی ناوەکی وەک پرینسیبێک یان وەک دەستکەوتێک بۆ پاراستن دەستی ئەوی نەبەستووە. شاهد علەوی، دەنگی ئەمریکا.